بەڵێ لەم تۆردا ئاماژە بە خانمێکی بەتواناکەین کە بەهێز و بازوخۆی کاری کرێکاری دەکات و کە ئەمڕۆژ کە ڕۆژی گیانی کرێکارانەیەکی ئارەبۆ ئەمە بەستا لەگەڵ ئەو خانمە گفتوگۆی زیاترەکەین بە میوانداری دڵنیا دڵشاد لە کەرکووک و لەگەڵمان دەبێت بەشێکی ڕاستەخۆ. سڵاو لێبێ خاتوون، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەلامەت خۆشحاڵم دادەیجان. بەڵێ خاتو دڵنیا ئەمە بزانم کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکاران و یەکی ئارە، تۆ بە تایبەت بۆ ئەمڕۆ چیت هەیە بەپێی ئەو ئەزمونەی خۆت کە کاری تیاکەیت؟ بێزگەلەوەی کە ئەزمموی هەموو کۆمەڵگاکەم کە با بڵین هەموو کرێکارانی ئەوانەی کە وەکو من ڕاکەن بە دوای تیکەنانەکەیانە هیلاکە، نازانم چ خۆش حاڵیشی خۆم دەربڕم بەرامبەر ئەم ڕۆژەکە ڕۆژی جیهانی یەکێکی وەکو منە و یەکێکی وەکو ئەو برایانەیە کە ئەمڕۆ دەرچوونە بە دوای بژێوی ژیانی خۆیان ڕاکەن. نازانم چۆن خۆش حاڵی خۆم دەربڕم بەرامبەر ئەم ژیانەی من کە ئێمە دەبێ ئەمڕۆ ڕۆژی جیهانیمانە بەو حسابە بێ. بەڵێ بەڵێ خاتو دڵنیا ئەمێ زیاتر باز لە ئەو پیشەی کە تۆ ئەنجامیەدەی ئەم کارە چۆن ئەنجام دەدرێت تا چەند قورسی هەیە لە کارەکەتدا وەکو ئافرەتێکە کاری کرێکاری ئەنجامەی؟ خوشکی عزیزم، دڵنیا بە کە زۆر هیلاکی ئەو زۆر ماندوو ئەبین هەتا ئەو کارە جێبەجێەکەین. ئەگەر منم ئایا ئەگەر ئەو برایانەیە کە بەدوای ئیشی خۆیانە ڕایان کردووە، دڵنیام هیلاکی هەیە، بەس بەڵام زوروف وات لێ ئەکا کە ئینسانێکی زۆر پاڵەوان و ئازابی بەجرگبی بۆی تیکەنانەکە پیاکەی. بەڵێ خاتو دڵنیا لەکەی بوو دەستی کرد بەم کارە قورسی ژیان وای لە تۆ کرد کە دەستکەی بە کاری کرێکاری وەکو خاتونێک؟ بەڵێ ئازیزم، کاتی کە دەستم بە ئیش کرد من پیاوم ناساف بوو نەخۆش بوو، هەتاکو خوا عافی کە ژیانی کە لە دەستدا من تا ئێستا بەردەوامم. بەڵێ کارم باش بوو، نانەواخانم دانا، بەس بەڵام نانەواخانەکە با بڵێ هیچ شتێکی وام نییە، پارێکی وام نییە، مەعاشێکی وام نییە کە بەردەوام بم لەسەری لەبەرەوەی کرێم لەسەر زیاد کرا. ئێستا لەخوا بەزیاد بێ بەردەوامین لە ئیشی کرێکاری خۆمان و وردە خەریکی ئیشی تریشین و ئیتر وەکو شەربەتە گرینەوە خۆ تەزانی ڕەمەزانە، ئەمڕۆ کە شەربەت تۆزێ بازاڕی هەیە، شەربەتە گرینەوە و ئەیبین لە ناو بازاڕی تەرەفرۆشەکانی فرۆشی. بەڵێ ئەمەژە بۆ کرد خەریکی کاری تریشی. ئەمە بزانم تەنها ئەم کاری شەربەت ئەەکەی کە لە ئێستادا ڕەمەزانە یاخود بە تەمای گۆڕانکاری لە ئیشەکەی خۆش تا بکەیت؟ خوشکە عزیزەکەم، تەنها لە ڕەمەزانایە، چونکە شەربەت ئەبێ شوێنی تایبەتی خۆی هەبێت، جێگە و ڕێگەی خۆی هەبێت. منیش لە ماڵەوە دروستێکەم و ئیتر خۆت باشتر شێوازی شەربەتەکە ئەبینی کە لە ناو بڵێکە هەیە و ئەبرێ لە ناو تەشتێکادا ئەندرێە، لە ناو تەبەتۆرێکادا ئەندرێ هەنێ بەفرەخرێتە سەری لەبەر بانگی ئێوارە عەفو ئەکردرێت. سپاسی ئێوەکەم، سپاسی ئەوانە شەکەم کە لێمەکڕم. بەڵێ خاتە دڵنیا تۆکۆ خانمێکی ماندوو هیلاک لە ئیشەکەتدا کە دەستی کردو بەم کارە، ئەمێ بزانم کە تایبەت ئەمڕۆ کراوە بە چینی کرێکاران پەیامێکی دیاریکراوە هەبێ بیگەێنی یاخود ئامانجێکی هەبێ بتوانین لە ساڵێکی ترا دووبارە سێری ئەم ئینتەرویۆ بکەیتەوە و باشتر بێ گۆڕانکاری لە ئیشەکانتە؟ دایمەن ئەمەلم بە ژیان وا بووە کە ئینسان هەچەند جموجۆڵی زیاتر بێ ژیانی بەرەو باشتر بێ، بەس داواکارم کاری ئەو ئینسانانە چاکرێن کە ئاوا وەکو من بەم شێوازە هیلاکرد ماندوون لە پێناو دینارەکە ڕائەکەن لەبەرەوەی ژیان زەحمەت بووە کاکە، ژیان زۆر هیلاکەتیە، ئەگەر نەیکەی نییە بیخۆی، مەعاشێ نەبێ و با بڵین سەرمایەیەکت نەبێ، شتێکت نەبێ، مەجبور ئەبێ ڕاکەین. اینجا داواکارم ئینشەڵڵا بۆ ساڵی داهاتوو یاخود بۆ ڕۆژێکی داهاتوو هەموو کرێکاران ئیژیانیان باشتر و چاکتر بێ ئینشەڵڵا.
بەڵێ خاتون ئەمێت بزانم تەنها لە پێناو ڕاکردنی دینار بۆ باشترکردنی ژیان و ڕاکردن بە دوای ژیاندەکە بتوانانی پێی بگەیت یاخۆ بگەی بۆ ئامانج و هەدەفەی کە تۆ هەتە لە ژیانتدا یاخود باشترکردنی پێداویستیەکانی خۆت و دەوروبەریشت چۆن بوو دەستی کرد بەم کارە چۆن بیرۆکەی ئەم کارە بۆ هات؟ عزیزم کارێکی وان بۆ دەست نەکەوت لەبەرەوەی من با بڵین ئافرەتێکم ڕنگ و ڕووم هی ئەوە نییە بۆ نمونە قش بەردەمەوە و بچمە ئیشی ساڵۆنی و یعنی هەنێشتن تیا هەیە وەک هەنێ ئافرەت نیم بتوانم کاری مۆڵ بەڕێکەم یاخود بچمە سەر ئەسواقی دانیشم یا ببم بە عەتر فرۆشێک ئەم شتانە لە کەسێکی وەک من نەهات من ناتوانم با بڵین لە پێناو ئیشەکەم شخصیەتی خۆم بگۆڕم بۆ نمونە لە چک دانێم یاخود جلەکانم بە جۆرێک بێ ئیتر مەجبور بووم ئیشێک بکەم کە لایق بە هەڵس و کەوت و جلوبەرگی من بێ من وەکو پیاوم لێ هاتووە بە حکمی ئەوەی کە لەناو بازاڕە دێم و ئەڕۆم ئیشەکانم وای لێ هاتووە کە ئیشێکی پیاوانە بکەم نەخوازە ئیشێکی ئافرەتانە بکەم بەڵێ خۆ من نانەواخانم هەبوو با بڵین نانم ئەکرد بەس بەڵام ئەوەش سەرمایەیەکی باشی ئەوێت دادی من ناشتوانم دوکانێک دانێم ئەسواقی یانی شتێکی بچکۆلە دانێم لەبەرەوەی سەرمایەیەکم نییە مەجبور بووم ئەو ئیشەم ئەزانی دەستی باوکە جوانەکەم خۆش بێ لێرەوە زۆر زۆر دەستخۆشی لێ ئەەکەم ئەڵێم باوە گیانخوای گەورە تەمەنت درێژ بێ بۆ من دایکم دەست و پەنجەکانی ماچەکەم کە توانیان ئەم شتە ڕۆژە لە ڕۆژان هاوکار بم بۆ ئەو ئەمڕۆکە من ئیسفادەم کرد لەو ئیشە بتوانم ئەو ئیشە سوکانە ڕاپەڕێنم من باشترین وەستای بیرلێدانم بە یاپیکردنیەوە و بە سەرەمەن هەڵدانانیەوە یعنی سواسی ئەوانەکەم ئینشەڵڵا بەڵێ خی گەورە بۆ منیان بهێڵێن بەڵێ خاتون تا چەند گرنگە خێزان پاڵپشتی کچەکانیان هەم خانمەکانیان بن کە بتوانن کاری سەربەخۆی خۆیان هەبێت جا ئەگەر بە وەکو پێداویستی ژیانیان ئەم کارە ئەنجام بدەن بۆ باشترکردنی پێداویستنی ژیانیان ئەمێ بزانم تا چەند گرنگە ئەم پاڵپشتیە هەبێت من دڵنیام هەچ ئینسانێک گەرژن بوو یا پیاو بوو یا کچ بوو یا کوڕ بوو پاڵپشتی کە سوکاری ئەبێتە سەرکەوتنی ئەو ئینسانە جێ شانازی بۆ ئەو کەسە ئەمە لەلایەن پاڵپشتیەوە لەلایەن ئەوەی کە با بڵێن ئینسان هەتا چەند توانای هەیە من باوکم پیاوێکی کەم دەرامەتە یعنی توانای ئەوەی نییە بۆ نمونە هاوکاری من بێت تا بارقورسی منیش ڕاپەڕێنێت من سوپاسی خوا ئەەکەم کە ماون و بوونیان هەیە لە ژیانی منە ئەجینا بە مەسەلەی هاوکاری نەمە ئاشخۆرە نە هیچ ئیسفادەشی کرد کە کاتێ وەختی خۆی گەر پێشمەرگە بوو یاخۆت داوامێکی عەسکەری کرد هیچ ئیسفادەی لە هیچ لایەکەوە نەکرد بەس بەڵام ئەڵێم هەر ئەوە ناڵێم خوای گەورە بیپارێزێت چونکە گەرکارێکی بچووکی بەدەستەوەیە خوای گەورە بتوانێت ئەو ماڵ و مناڵی کە ئێستا ئازە بن بەسەریەوە ماون ماندووە پێیانەوە خوای گەورە سەرکەوتویان کە ئەجینا بەڵێ من ئەڵێم داوا ئەەکەم لە هەر پورە هەچ ئینسانێکە دایکە پاڵپشتی ماڵ و مناڵتان بن من دڵنیام سەرکەوتوو ئەبن ئەو مناڵانە گەر مناڵن گەر کوڕن کچن پیاون هەر چیەکن دڵنیام بە هەر جۆرێک بێ سەرکەوتوو ئەبن چونکە کەسێکەیە پاڵپشتیانن ئەم باڵێ خاتون هەر سەبارەت بە ئەزمموی ژیانی خۆت ئەمێ بزانام چەند ساڵە ئەم کارە ئەنجامەیە والله خوشکە جوانەکەم بڵێم چەند ساڵ زۆر لە دەمێکە تقریبان ماوەی 5 ساڵ 6 ساڵ ئەبێت من ئەم بە ڕێزانە ئەناسم ئەزانن کە من چ کارێکەکەم ئیتر بە پێی ئەوەی کە ئیشەکانم گۆڕیوە من ماوەیەکی زۆر ئیشی کرێکاریمە کرد با بڵین 2 ساڵ پێش ئێستا ئیشی کرێکاریمە کرد عەفو 3 ساڵ پێش ئێستا ئیشی کرێکاریم ئەکرد دوای ئەوە چایخانم دانا بە بۆنەی وەزعی کۆرۆناوە چایخانەکەم داخست دووبارە دەستم پێی کردەوە یعنی بڵین بەردەوام نەبوومە بەس ئیش هەبووە کردومە ئیش هەبووە نموتوە ئیشی ترم هەیە و ناتوانم بیکەم ئیشی ترم کاتم بۆ دابین کردو کە چوومە کردومە و نەجاتم داوە
بەڵێ سەبارەت بە تێگەشتنی خەڵک و بیر و بۆچنی خەڵک کە خانمەیە کاری کرێکاری ئەنجام دەبۆ بژێوی ژیان و پێداویستیەکانی خۆی دەستەبەر بکات چۆنە لەمڕۆوە؟ باڵێ ڕووی بینینی ئەوان چییە؟ ڕووی بینینی ئەوان ئەڵێن تۆزە زەحمەتە ئافرەتێک بەو شێوازە بە و توانایە بتوانێت کار بکە. طبعاً تێبینینی ئەوان یەکەم جار تۆزە زەحمەتە بۆ ئەوان ئافرەتێک دانیشێ کرێکە یعنی لە بەرچیان کرێکاریەکە بەس کاتێککە ئەم بینن تۆزێ بە دڵێکی خەمناکەوە سەیری ئەو وەزعی من ئەکەن بەس پێم پێشم ئەڵێن دەستت خۆش بێ دایکی مەلەکیە دڵنیا خان بەس نییە لە زۆر ئافرەت یا خود لە ئێمە ناڵین هەمووی هەموو ئافرەتەکان دایک و خوشکی منن بەس لە زۆر کەس باشتری گەر تۆ دەستت بەم کارە کردو یعنی ئەم کارە ئەەکەی لە پێناو ئەوەی کەتی کەنانەکە بە حەڵاڵی پێیاکەی من ناڵێم وەک من بن بە سیوادارم ئەو کەسەی کە پێم ئەڵێ حکومەتم یا باوکتم کە حکومەتی منە ئەتوانێ من کاری من ئاسانکە کاری ئەو ئافرەتانە لە پێشە ئەوجا کاری منیش لەگەڵ یانە ئاسان بکات. بەڵێ تا چەند گرینگە بەپەی چڕوانێنی خۆت ئافرەتان شانبەشانی پیاوان کار بکەن و ئانیش بتوانن هێز و بازوی جەستەی خۆیان بەکار بهێنن. من لەگەڵ یانام گەر بە ڕەزامەندی با بڵێن پیاویان چونکە خۆتەزانی لە بارێکەوە نابێ بێپرسی پیاو بکرێت گەر پیاو ڕازی بێ ئەم بە ڕێزانە هاوشانی پیاوەکانیان کار بکەن من بلعکس شانازیان پێواکەم ئەلێرەوە چونکە ئەمڕۆ کاری پیاو زۆر زەحمەت بووە بەتەنیا ناتوانێت ڕاپەڕێت ئیش بکات چونکە من بۆ خۆم لە ناویانم ئەزانم چەند زەحمەتی ئەچێژن. من لەگەڵ ئەوانە نیم لە ماڵەوە دانیشتونە قاچیان لەسەر قازداناوە ئەڵێن ئیش نییە نەخێر ئیش هەیە بەس بەڵام ئەبێ بجوولەیتەوە بەس لەگەڵ ئەو پیاوەیەم کە لە بەیانیەوە دەرەچێتە ئێوارە گەر ئیشێکی دەسەکەوێ یا دەست ناکەوێ یا دوو دیناری دەسەکەوێ یا بەشەکە یا بەش ناکە من لەگەڵ ئەوانەیەم شانازی پێوە ئەەکەم گەر خێزانەکانیان شان بەشانی ئەوان یارمەتیان بدەن من وەکو خۆم وام پێ باشە کە هاوکار بن لە هەردوو ڕووەکەوە لە ڕووی ماڵەوە لە ڕووی دەرەوەش. پێ دوای ینی خانمان و پیاوانیش بێکەوە بۆ دەستەبەرکردنی خێزانێک و پەروەردەکردنی منداڵەکانیان هەروەها دابینکردنی پێداویستیەکانیان خانمانیش لە هەمان کاتدا هاوکاری هاوسەرەکانیان بن ئەوانیش لەگەڵ ئەوان دەرچن لە ماڵەکان و دەستکەن بە کارەکان. بەڵێ بەڕێزم ئێستا من گوتم هەردووکیان هاوکاری یەکتر بن ئەگەر هاوکاری یەکتر بن سەیرەکەی کاتی خێزانەکەی کاتی کاری خێزانەکەی جیاوازە وەک لە کاتی کاری پیاوەکەی ئیتر هەت کەسە و خۆی و بەهرەی خۆی و کار و دەستی ئیشی کاری دەستی خۆی یعنی بەپێی توانە سیرەکەی ئافرەتەکە ئەتوانێت کاری ئەرشنگا بکە یعنی ساڵۆن بکات یا خۆت ئەتوانێت لە مۆڵێکا بمەزرێ کاتەکەی کاتی ئێواران بێ یا کاتی بەیانیان بێ پیاوەکە کاتی خۆی جیاواز کا بۆی یەکێک هەبێ لە ماڵەوە ئاگای لە مناڵەکان بێ چونکە ئەمڕۆ وای لێ هاتووە یەکێکیان منم زۆر کات مناڵەکانم نبینم بە حکمی ئەوەی کە ئیشەکەم زۆر زەحمەتە گەرنەیکەم نیشە بیخۆن دەبێ بیکەم بۆی بیخۆن نایەن بینم لەوانەیە تۆزێ لە ڕووی تربێتەوە تۆزێ زەحمەت بچێژن چونکە کەسێک نییە بەردەوام تربێت بە مناڵانە بدایە خۆت گەورەیان کا لەسەر بنەمایەک بەیانی نەدوو بەیانی ئەوان باشتر و چاتر بن. من بەش بە خۆم باوکم زۆر محاولەی ئەوەی کرد کە بخوێنم بەس کاری نەبوونی و حساری ساڵی 95 و لە 91ەوە دەستی پێکرد حسار لە کوردستانە من نەمتوانی مەکتەبم تەواوکەم بەڵێ تاسەی سەرەتاییم خوێندو و دەست و پلی خوێندن و نووسینم هەیە بەس نامێ ئەمڕۆ کە مناڵەکەم وەک خۆم بێت ئەمەیە باشتر بێت باشە گەر باشتریش بێ ئێستا ئەو خەون و ئاواتەش نەما گەر من مناڵەکەم بخوێنێ و بگات لە ئەنجامێک خۆتەزانی وەزعی مەکتەب و دراست گەشتۆتە چه ئاستێک ئێستا هەر نەماوە بە بۆنەی کۆڕۆناوە بەڵێ ئیتر بە هەر ئەحواڵێک بێ ئەڵێم خوایە کاری هەموو لایە ئاسانکەی خوایە جان
مناڵەکانمان وەک ئێمە نەبن باشتر بن. بەڵێ دایکان هەمیشە کار دەکەن بۆ باشتربوونی منداڵەکان لە خۆیان و بژێوی ئەوان باشتر بێت. ئەمێ بزانم ئەم تۆکو خانمێکی کرێکار ئەم کارە ئەنجامی داهات و دەستکەوتەکانە بە پێویستیە کە بتواندرێت بژێوی منداڵەکان یاخود خێزانەکەت بەرەو باشتر بڕوە. وەڵا دادی من ناڵێ ناتوانم بڵێم سەرمایەیەکی باش لە ئەم ئیشە دەرئەکەم بەس بەڵام ئەتوانم بەس مناڵەکانم بژێنم و محتاجی هیچ نەبن هەر ئەوەنە. بەڵێ گەر لێرەوە جا قسە و جا پەیامێ بتەوێ بیگەێنیت. من خۆشحاڵم سوپاسی هەمووتانەکەم گەر لەلایەن ئێوە و لەلایەن ئەم بەڕێزانەوە من خۆشحاڵ بووم کە هاتمە خزمەتی جەنابتان. بەنسبەتی من ئەڵێم لێرەوە ئەڵێم سوپاسی هەموو لایەکەکەم گەر هاوکار بن بۆوانەی کە کەم دەرامەتن چونکە نەدیارن. یعنی من بەخۆم ئەڵێم ئینسانێکی زۆر باشم لەبەروی ئەتوانم خۆم بژێنم. زۆر کەس هەیە ناتوانێت خۆی بژێنێ و هاوکاری ژیانی خۆی بکانە خۆشی هەیە کەم دەرامەتی هەیە لە ماڵەوە خێزانی نەخۆشە مناڵی نەخۆشان ناتوانێت بە تاوەتی بژێوی ماڵ و مناڵ و جێگە و ڕێگەی خۆی چاکات. من دوێنێکە خانوم هەبوو ئێستا ئەمڕۆ خانوم نەماوە کرێ خانوش هاتۆتە سەر ئیشەکەم. ئەنجاکە لێرەوە ئەڵێم ئەگەر ئەتوانن کارمان ئاسانکەن ئێمە سوپاسی ئێوە ئەکەین. بەڵێ زۆر سپاس بۆ خات و دڵنیا دڵشاد کە بەشێکی ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بوویت. ئومێدی سەرکەوتنی زیاتر بۆ خوازین هەروها لە ئێستا